سەرجەم و جوود و توانای خۆی کە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیبووە ئەم جارە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەخاتە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانەوە. خاڵی سێمیش بەڕاستی هەرێمی کوردستان لە مەسلەی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراق، لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، لەگەڵ ئوردن، لەگەڵ وڵاتانی عەرەبی پەیوەندیەکی یەکجار باش و سەرکەوتوانەیە. پێویستە ئەم پەیوەندیانە دەستیان پێوە بگیرێت و هاوسەنگیان تێدا بپارێزرێت. بۆ من پێم وایە بەڕێز کاک نێچیروان بارزانی ڕۆڵی گرنگ و فاکتەری گرنگ دەبێت لەو بابەتانە. خاڵی دواتریش بەڕاستی کاک نێچیروان بارزانی یەکێک لە هەنگاوە گرنگەکانی ئەوەی کە ئاماژەی پێدا دەبێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان ببێتە چەتری کۆکردنەوەی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە فرەجیاوازی فرەڕەنگیەکانیەوە. و من پێم وایە بەڕێز کاک نێچیروان بارزانی بە پاڵپشتی و پشتیوانی هێزە سیاسیەکانی کوردستان دەتوانێت سەرکەوتوو بێت، چونکە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان جگە لەوەی پۆستێکی سیادیە لە هەمان کاتدا دەبێت پۆستێک بێت تعبیر بێت یاخود ڕنگدانەوەی هەبێت لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوودا هەماهەنگیەکی باش لە نێوان کار پۆستێت و جەنابی سەرۆک بارزانی هەبوو. کارزان هەورامی کادێری لە قیدوی پارتی دموکراتی کوردستان کە لە ستودیۆمان لە شاری هەولێر ئامادە بوویت و وەڵامی پرسیارەکانی مندایەوە. سپاس کاکە کارزانی خۆشەویست و بەڕێز. سپاسێکی تایبەتیش بۆ زۆر بەڕێز کاکە حاکم سەلاح باپیر کارژێڕی مەڵبەندی سێی یەکێتی نیشتمانی کوردستان کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ هەردوو